دوای زیاتر لە 2 ساڵ لە هەڵگیرساندنی شەڕی ناوخۆی پارتی و یەکێتی کە ڕۆژی 1 ئایاری 1994 لە قەڵادزێ سەری هەڵدا و تەواوی هەرێمی کوردستانی گرتەوە. ڕۆژی 31 ئابی 1996 پارتی بە پاڵپشتی سوپای عێراق هەولێر و پاشان کۆیە و دواتر سلێمانی و تەواوی هەرێمی کوردستانی خستە ژێر کۆنتڕۆلی هێزەکانیەوە. یەکێتی ناچار بوو هەرێم بەرەو سنوورەکانی ئێران جێبێڵێت. ئەو سەرکەوتنی عەسکەریەی کە لە هەولێر و ناوچەی سلێمانی پیشمان هات بە شتێکی زۆر وەختی زۆر سات و کاتی دەزانی. ئێمە کۆنتڕۆلی شارمان لەدەستداوە، بەڵام دڵ و دەرونی جەماوەری ئەو شارەمان کەسب کردووە و ڕاکێشاوە بەلای خۆماندا. ئێمە هەولێر بەس حکومەکەی بەدەست ئەوانەوەیە، بەڵام خەڵکەکەی لەگەڵ ئێمەیە. دڵی خەڵکەکەی گرێدراوی دڵ و دەرونی ئێوەیە. یەکێتی ئەو هەنگاوەی پارتی بە خیانەت ناوبرد. پارتیش جەختی کردەوە بۆی پشتیوانی ئێران لە یەکێتی پەنای بردوتە بەرسوپای عێراق. ڕاستە ئەمە پرۆژەیەکی مخابرات هی ئەمن توانیان بێننەوە هەولێر پاش ئەوە نەمانهێشتووە یەک عنسر بێت. بەیانی هەفتەی ئاب ئێمە تووشی گەورەترین هێرش بووین کە زۆر بەتوندی تۆپخانەی ئیران و هێزی موشەکی ئیران پشتیوانی لەو هێرشەیە یەکێتی کرد. تەمان ئەگەر ئەوە نەقدی مە بکەن ئێمەش زۆر نەقدی ئەوانەکەین، زۆر نەقدمانەیە و هەموو شتیش ئەتوانین بخەینە سەر مێز. دوای مانگێک و چەند ڕۆژێک یەکێتی هێرشی پێچەوانەی دژی پارتی دەست پێ کرد. لە 10 تشرینی یەکەم سلێمانی و دواتر کۆیە و تەواوی سنووری پارێزگای سلێمانی تا دێگەڵا لە دەست پارتی دەرهێنا. هێزەکانی پارتی بە ڕێگای کەرکووک هەولێر خۆیان گەیاندەوە هەولێر. بەو پێش دێگەڵا بووە خاڵی دابەشکردنی هەرێمی کوردستان لە نێوان پارتی و یەکێتیدا و دوای نزیکەی سێدەیە هێشتا ئەو سنوورە وەک خۆی ماوەتەوە. ڕۆژ بە ڕۆژ ئەو سنوورە تۆختر دەکرێتەوە. ده من شدنا بيني